بەشێکی تر لە بەرهەڵسکارانی شێخ سەعید بریتی بوون لە هەندێک ساداتی بەرزنجی خۆیان لەناو خانەوادەی ساداتەکانە هی بەرزنجی لە سلەیمانی و دەوروبەری، چونکە ئەمانیش دیسان هەستیان پێکرد کە شێخ سەعید شایەنی ئەوە نییە بگاتە ئەو نفوزە گەورەیە، چونکە ئەو زیاتر بە نفوزی باپیری بە ڕەحمەت بێ کاک ئەحمەدی شێخ زیاتر پێگەیشت و هەرچۆن ئێستا خەڵکێکی زۆر ڕەخنەی زۆر خەیاڵی لە نێچیروان بەرزانیەگرن لەبەرەوەی بە نفوزی باپیری کە ئەمیش ئەشێ بڵێن نێچیروانی حەفیدی مەلا مستەفا بە نفوزی باپیری کارتێکردنێکی هەیە و هاتۆتە پێشەوە، بەڵام بەکاری هێنێتەوە بۆ خۆی. طبعا لەگەڵ ئەو فارقە گەورەی دینداریەتێ لە نێوانی نێچیروان و شێخ سەعیدی حەفیدە کە مقارنە ناکرن بە یەکتری. بەرهەڵسکارانی تری وەکو شێخانی تری طریقەت سەختترینیان بەرامبەر بە بەرزنجەکان تاڵەبانی بوون. تاڵەبانەکان شەڕیان لە نێوانە ڕووەدا. ئەم شەڕ و نفوزانە زۆرجار لە سەبەبی ئەوە بوو کە بەرەبابێک تیرەیەک هۆزێک ئەبوونە مریدی ئەم شێخەیان یان بەرەبابێکی تر هەر لە هەمان تیرە و هۆز ئەبوونەوە بۆ نمونە لە تەرەفی ئەولا. بۆ نمونە جاف عشیرەتێکی زۆر گەورەن و بەرەبابی تریان تایە تیرەبابیان تایە، بەرەبابێگە هاتنە ڕۆیش نەبوون بە نەقشبەندی یان بە تاڵەبانی یەکیشی ترە هاتە بوو بە بەرزنجی کێشەیەکیان لەوێ بە تەکید بۆ دروستە بوو. ئەمەش دیسان خۆی لە خۆیە نفوزێکی گەورەی دروستە کرد بۆ بەرهەڵسکاران کە هەموو لایەکیان کۆ ببنەوە بۆ ئەوەی شێخ سەعید تەضعیف بکەن.